الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته. قال الله سبحانه وتعالى: قل يا عبادي الذين آمنوا اتقوا ربكم للذين أحسنوا في هذه الدنيا حسنة وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئەگەر قورئانی پڕبەرەکەت و بەخشش بەوردی بخوێنیتەوە، دەبینی بەشی هەرە زۆری ئەم قورئانە پڕبەرەکەتە باس و بەسەرهاتی پێغەمبەرانی خوایە سەلامی خوا لە هەموویان بێ. ئەم پێغەمبەرە ئازیزانە کاریان دوو شت بووە. یەکەم، بە خەڵکی بڵێن لا ئیلاهە ئیلا الله، ئەی مرۆڤەکانی سەرزەوی بزانن هیچ شتێک شایەنی پەرستن نییە ئیلا ئەڵڵا نەبێ. ئەو ئەڵڵایەش کە ناسیت و پەرستت نابێ هیچ جۆرە هاوبەشێکی بۆ بڕیار بدەی، بێ شەریکە. پاشان پەیامی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ دوای تەوحید و یەکتاپەرستی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بریتی بووە لە ڕزگارکردنی مرۆڤ لە کۆیلایەتی. بە خەڵکی سەر زەویان ڕاگەیاندووە بەندەکانی خوا هەمویان یەکسانن، بەس تەنها ئەڵڵا مافی ئەوەی هەیە یاسامان بۆ دانێ ڕێنماییمان بکا بە پێی پەیامی ئاسمانی بڕۆین بەڕێوە. هیچ کەسێک گەورەتر نییە لە کەسێکی تر، هیچ کەسێک مافی یاسادانانی نییە بۆ کەسێکی تر. ئەو حکمە تەنها بۆ ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالا. بۆیە هاتوون چاکسازیان کردووە لە بواری سیاسیدا، لە بواری ئیداریدا، لە بواری ڕامیاری وڵاتدا. بە خەڵکیان وتووە یەکتر مەچەوسێننەوە. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ دژی چەوسانەوە بوون، لەگەڵ دژی زاڵم بوون. بۆیە ئەمڕۆ بە ئەندازەی ئەوەی جەنابت لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله کە تێکەڵاوی، ئەبێ بەو ئەندازەیەش لە زاڵم دوور بێ. خەڵکێکمان هەیە ئەلحەمدولیلا لە ڕووی تەوحیدەوە باشە، شرکی نییە، کوفری نییە، دایمە دەم بە زیکرا، کەچی سوبحان الله دایمە ملکەتی زاڵمە لەگەڵیەتی، یعنی پێی خۆشە ئەو زاڵمە بمێنێتەوە بۆ ئەوی بندیوارێکی خۆی بمێنێ بەداخەوە. دەبوو ئەهلی ئیسلام شوێنکەوتووی پێغەمبەران ئاوا نەبن. ئێمەی میلەتی کوردی موسڵمان مێژوویەکی دوور و درێژمان هەیە بەدەستی خوانە ناسانەوە کە چەوساندویان نییەوە. من باسی مێژووی خۆمانتان بۆ دەکەم، مێژوویەکی نزیک. کتێبێکمان هەڵبژار بە ناوی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا لە نووسینی مامۆستا عارف قوربانی. ئەمڕۆ دەگەینە بەشی پێنجەمی ئەو کتێبە. بەشی پێنجەم لە ستەمێک کە لە مێژووی کۆنی نوێدا زەحمەتش دیوە بوو بێ و دووبارە بێتەوە. ئەو دوو کارە ساتەش یەکەم ئەنفالە، دووەم کیمیابارانی میلەتەکەمانە. خاتون نێرگس دەڵێ دووەم ڕۆژی تۆبزاوا بوو، دووەم ڕۆژ بوو کە هەموو خەڵکەکە لە تۆبزاوا کۆکراینەوە. منشای درێژیان هێنا دەستیان کرد بە بارکردنی خەڵک. منشاکە لە بەردەمی قەعەکەدا دەوەستا، دوو سەرباز دەهاتن دەرگاکەیان دەکردەوە و یەک خەڵکەکەیان دەخستە ناو منشاکەوە. لەکوێ بیان وتایە بەسە، ئەوەی سەر منشاکە ئاماژەی بکردایە کە پڕ بۆ بەسە، ئەوان حەقی ئەویان نەبوو چێلێک چێدا دەبڕێ. دایک هەبوو، یەک منداڵی هەبوو، ئەڵێ خۆم بە چاوی خۆم بینیومە، دایک هەبوو، یەک منداڵی هەبوو. دایکەکەیان بار دەکرد، سەربازەکە دیگو بوەستە منداڵەکان دێنایەوە ئەم دیو دەرگاکەوە. ئەو منداڵە بە تەنها لای ئێمە مابەوە لە دوو بزیش، هیچ کەسێکی نەمابوو. باوەک ئەنفالە دایکیان بردبووە ناو منشاکە، نادێژ منداڵەکەی لەگەڵ خۆی بەرێ. براژنم دەڵێ کە ناوی ئامینە بوو، خێزانی ساڵحی برام بوو، هاوسەری بوو، مێردەکەی ئەنفال کرابوو، 5 منداڵی هەبوو، کوڕێک و 4 کچ. دوو کچەکەی و شوانەی لەگەڵ خۆی ڕۆیشتنە دەرەوە و ئاماژەکرا منشاکە پڕ بووە. گوڵەباخ و نەجیبەی دوو منداڵی بچکۆلەی کچ بوون بەجێمان. چ شیوەنێکی ئەو دایکە بوو لێو دیو دەرگاوە و چ شیوەنێکی منداڵەکان لەم دیو دەرگاوە بۆ دایکیان. نانهێش ئەو منداڵانە لەگەڵ یا بڕۆن. وەکو منداڵەکانی خۆم لە باوەشم گرتن، دەهاتنە سەر شان و ملم، شەی وا هەبوو 10 جار خەبەریان دەبەوە و دایانگوت دایەکیان خەویان بە دایکیانەوە دەبینی. من دەگریام و ئەوانیش دەگریان. دواتر زانیمان ئەم خەڵکەی کە بار دەکرێت چارەنووسیان 4 جۆرە.
یەکەمیان هاتن لە ناو هەموو قەعایەکە دەگەڕان کام کچەی بەو چاوە پیسە بەدایانەوە، کام کچە کوردەی باڵا بەرز و شۆخ و شەنگ و زۆر جوان و بەرچاوە هەڵیان دەبژاردن، بۆڵبژێری کچەکانیان کرد. ئەو کچانە هەتا ئێستاش تەنانەت گۆڕێکیشیان نەدۆزراوەتەوە، ئەوانە تا ئێستا چارەنووسیان کەس نازانێت لەکوێن. دووەمیان بەشێک لەو ژن و منداڵانەی کە بارکران براون بۆ نوگنە سەلمان. بەشی سێیەمیان دەبران بۆ گۆڕە بە کۆمەڵەکان، ئەوانە هەموو زیندە بەچاڵ کران، گول لە باران کران، بە دایک و منداڵەوە و ژێر خاک کران. لای سەماوە و گۆڕەکانیان هەندێکیان ئاشکرا بووە. بەشی چوارەم کە نێرگز و منداڵەکانیەتی زیاتر لە 25,000 ژن و منداڵیان دەتۆبزاوە بۆ دووبس. ئالێرەدا دەمەوێت بوەستین. ئێمە حیکایەت ناگێڕینەوە کام کتێبە دەخوێنینەوە و دیراسی دەکەین. ئەمە گەیشتونە بەشی پێنجەم، من دەمتوانی بە وتارێک دوو وتار تەواوی کەم. بەڵام بەڕێزان ئامانجی ئێمە لەم مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی و لەم زنجیرە باسا ئەوەیە: یەکەم ئەم بەسەرهاتی ئەنفال و مێژووی گەلی خۆمان ئاشنا بکەینەوە بەمنەوەی خۆمان. خەڵکێ لەناو ئەم مزگەوتەدا وتوێتی مامۆستا وەڵڵاهی من لە سکی دایکما بووم کە باوکم ئەنفال کراوە، دایکم نەخۆش بوو لە ماڵی باپیرم بووین لە شار، باوکم لای مەڕ بۆ تا ئێست من باوکی خۆم نەبینیوە، لە سکی دایکما بووم. بەڵام لەم زنجیرە باسەوە باوەڕتان بێت تێگەیشتم ئەنفال چی لێ بەسەر هاتووە. من کە باوکم ئەنفال لە مێژوەکەی نازانم وەکو پێویست، بۆیە ئەمە مێژووی نەتەوەیەکە، ئەبێ هەمومان ئاشنا بین پێی، لەبیرمان نەچێتەوە. دووەمیان دەرسی ژیانی لێوەرگرین. ئەم بەسەرهاتە ئەگەر بەسەریا تێپەڕی وەکو حیکایەت بێ گێڕیەوە بێ سوودە. وتاری جومعەیە، وتاری جومعە دەرسی هەفتانەی ئێمەی موسڵمانە، بزانین چی لێ فێر دەبین بۆ ئەمڕۆمان، هەڵەکانی دوێنە دووبارە نەکەینەوە. لێرەدا ئەو دەرسا وەردەگرین کە هەزاران ژن و منداڵ بێتاوان، منداڵی ناباڵغی بێگوناه لە سەیتەرەیەکان نەگیراون، لە کەمینان نەگیراون، خۆیان بە حساب عافۆتیان بۆ دراوە، لێبوردنی دەوڵەت بۆ خۆیان تەسلیم کردووە، مێردەکانیان چەکەکانیان تەسلیم کردووە، هەموو گیراوە. ئەمجا بەبێ دادگایی کردن لە سجنا، بەبێ ئەوەی دادگایەک هەبێ، بەبێ ئەوەی دادگا ببینن، بەبێ ئەوەی حاکمێک قسەیان لێوەرگرێ، بەبێ ئەوەی دۆسیەت هەبێ، بەبێ ئەوەی پارێزەرت هەبێ، بەس سەرۆکی وڵاتی ئەو کاتی عێراق بە مێشکە هاتووە و توێتی هەندێکیان جاکەنەوە بیان بەن گول لە بارانیان کەن، چاڵیان بۆ ئامادەکەن و گول لە بارانیان کەن، ژن و منداڵ بەسەریەکەوە. هەندێکی تریان لەو ژن و منداڵانە نیوە مردویان کەن، ماوەیەکی زۆر عەزابیان بدەن، 6-7 مانگێک تەواو عەزابیان بدەن، بە جەرگ سوتاویان کەن، زەلیلیان کەن، دوای ئازادیان دەکەم. لێرەدا ئەو عافواتەی کە ئەم ژن و منداڵی وەکو نێرگزیش لە نوگرە سەلمان و لە دووبس هاتوونەوە بە ئەندازەی گول لە بارانکردنەکە تاوانە. یەکێ دەڵێ بۆ خۆ ئەمانە بەردراون. بەڕێزان ئەگەر ئەمانەی کە گیراون تاوانبار بوون، بە پێی یاسا و دادگا دەبوو هەموو ئیعدام کرێن، هەموو ڕەمی بکرێن. ئەگەر بێتاوانن دەبوو هەموو بەر بدرێن. بەڵام کارەساتەکە لێرەدایە، کارەساتە سەرۆکی وڵات خۆی یاسای وڵات بێ، حکمی مێشتی خۆی چی بە خەیاڵا هات بیکا بە یاسا. ئەم مەترسیە گەورە کە ئێستا دەبێت لە کوردستانی ژووریای بین، سەرۆکی وڵات و کاربەدەستی وڵات خوانە خواستە لە جێی دادگا و یاسا نەبێ بەسەر خەڵکەکەی خۆیەوە. قورئان خوێندنەوە بەڕێزان، بەڵام کە قورئانتان خوێندەوە، قورئان بۆ لێ حاڵی بوونە، بۆ دەرسی ژیانە. سوڕەتی ئەلبەقەرە وەرگرن، ئایەتی 258 خوای گەورە بەسەرهاتی ئیبراهیم و نەمرودمان بۆ دەژێڕێتەوە. زانایان زۆری دەفەرمون ناوی نەمرودە، قورئان ناوی ناهێنێ، نافەرمێ نەمرود. بۆ یعنی ئەمە دووبارە دەبێتەوە، ئەمە وریابن ئەی قورئان خوێن دووبارە نەبێتەوە، بەسەر تۆشا لە وڵاتەکەی خۆتە. ألم تر إلى الذي حاج إبراهيم في ربه أن آتاه الله الملك في ربه أي في وجود ربه. نابینی ئەو کەسەی کەوا کەوتە مناقەشە و گفتوگۆ لەگەڵ ئیبراهیم پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ، خوا نافەرمێ ناوی چێیە، زانایان دەفەرمون نەمرود یان نەمرود، وەکو کورد دەڵێن نەمرود، لە تەفسیری شاوا هاتووە. لەبارەی بوونی خواوە کەوتە گفتوگۆ، دوای ڕزگاربوونی ئیبراهیم لە ئاگر کە نەسووتا، نەمرود وتی وەرە گفتوگۆ بکەین. زانای پایابەرزی گوت خوالی خۆش بە مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود لە تەفسیری ڕاماندا لە لاپەڕەی 80دا دەفەرمێ ئەم ئایەتە بەڵگەیە لەسەر ئەوەی دروستە زانای شارەزا بە عیلمی قورئان و فەرموودەی پێغەمبەر و بەڵگەی زانستی بڕوا مناقەشە لەگەڵ کافرا بکە.
مناظڕەی لەگەڵا بکا لەسەر بوونی خوا لەسەر حکمی ئیسلام ئەمە دروستە. بەڵام داخی گرانم ئێمە لە کوردستاندا دەبینی دوو مامۆستای بەڕێز، دوو مامۆستای خۆشەویستی ناو خەڵک، دوو کەسایەتی ئیسلامی لەسەر تەلەڤیزۆنێکی عەلمانی بەدەوڕووی یەک دەوەستنەوە لەسەر کێشەیەکی موسڵمان کە ئێمە جگەل لە دوعای خێر هیچ دەسەڵاتێکی ترمان نییە، جگەل لە فرمێسک کارێکی ترمان پێ ناکرێ. خۆزگە ئەو توانە و تااقەتی مامۆستایانە ئەو بەڕێزانە دژایەتی کوفر بوویایە، دانیشین بەرامبەر بە کەسێک بۆ شکاندن نا وەرە ئەگە دژایەتی دینەکەم دەکەی من دەرگای گفتوگۆم فراوانە ئەتوانم قەناعەتت پێ بکەم کە دینی من حەقا کە بەس ئیسلام حەقا. بەڵێ إذ قال إبراهيم وإبراهيم بزمانك شيرين بيود ربي الذي يحيي ويميت پروردگاری من أي نمرود أو ذاته أو الله كجياني بدسته ومردني بدسته هاد درست ما عندك أو دمانجينه وباشانج روح من لي وردقلته ودمامرينه نمرود وتي جاوتشيا فرماني كلبة باسواني شوتي لو زنداناني كالسياسيين وناري حكمة قرتو من بهزاران لسجنابو دوانم بو بينا وتي أوان برن إعدام بكن أمشيان برن آزادي كن وتي أوان إعدام كن مراندم أوشيانم آزاد كر جيانو مردني خلق أو بدستي منا أو بلغاية هي جنيا من ناس مدري جاء تكانو كي إبراهيم دواتر شوان بور داو دمي بيا قبات كرت بلام ما بستكي من لم تاردا أويا مترسيكي نمرودي أويا أنا أحيي وأميت كار بدستك بلي جيان ومردني خلق بدز منا حزم ليه بيتشي بجينم دي جينم حزم ليه بيتشي دا كجم بيكجم أو أنا يزور خطرا نمرودي عراق نقدو كسيواليا كرد بهزاران جنو من دالي كردي هنا هنديشي آزاد كردن دوای عذاب هنديشي زنده بطال كردن قل لباراني كردن لقم من دالكانيا لتشالكا شاردنيا وقوركاني شيون كردن أو عيني حكم نمرودا أنا أحيي وأميت أم أنا يزور خطرا هر وقت أو آيات خوێندەوە ولا قرآن أمد ببیرکەوێتەوە کارەساتی گەورە لە وڵاتە لە وشکە ساڵی کارەساتتر لە سنووکل لە کارەساتتر لە لافا و بوومەلەرزە کارەساتتر ئەوەیە سەرۆکی وڵات بڵێ ئەنا ئوحی وئومید خەڵکینە من یاسام من حەزم لە هەر چی بێ دەبێ ئێوە وا بکەن وڵات بەس بە ئەمە وێران دەبێ ئەمە ڕەگ و ڕیشەی وڵاتەکەت و میلەتەکەت دەردێنێ وەکو پێشتر دەوترا من حەزم لێ ناوی مردووان بێنم بداوترا إذا قال صدام قال العراق ئێمە هەموو تەلەبە بووین ئەمەیان پێ دەوتین ئەبێ بڵێن صدام حەزی لە چی بوو عێراق هەر هەموو ئەوەیە یعنی ئەو هەموو ملیۆنەی خەڵکی عێراق عەقڵیان زەربی سفرە بەس یەک کەس بیر دەکاتەوە ئەوەی تری مێشکتان داخن ئێوە مافی بیرکردنەوە و قسەکردنتان نییە کەس بوونی نییە لە وڵاتەدا زانای پایەبەرزی ئیسلام جنابی مامۆستایان کە لە جومعەدان دەستی هەمویان ماچ دەکەم لە من مەلاتر و مامۆستاترن لە خزمەتیاندا هەندێکیان مامۆستام بوون لە سەردەمی فەقێهەتیدا لە خزمەتیاندام ئەو مامۆستا عەزیزانە و تەفسیریان خوێندوتەوە ئێوەش بیخوێننەوە شێخی ئیبن کەثیر کە لە ساڵی 1974 هیجری وەفاتی کردووە ئێستا کە 1446 774 لێ دەرکە 672 دەمێنێتەوە 672 ساڵ لەمەوبەر شێخی ابن كثير فەرموویەتی وما حمله على هذا الطغيان والكفر الغليظ والمعاندة الشديدة إلا تجبره وطول مدته في الملك أوي كنمرود فرعون كرد أو سرسخت دج بخوا بليا من خواي إيوم خلقينا كحرتشي رحم بزيب لدليانما كأو من دالاني سردبري ودا كشت کە دەیگوت من یاسای وڵاتم یاسا چییە و دادوەر چییە و دادگا چییە هەموو شتێک بەس بۆ خۆمم شێخی ئیبن کەثیر ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت دووش دوای لە فیرعەون و لە نەمرود کرد لە زاڵمەکان کرد ئەویش ئەوە بوو تەجەبوریهی هەموو شتێک لە ژێر دەسەڵاتی خۆیدا بوو قائیدی عەسکەری بوو سەرپەرشتیاری مالی بوو بەڕێوەبەری ئیدارە بوو بەڕێوەبەری سیاسەت بوو وەفد و دیبلۆماسیەت بوو هەموو شتێک بەس لە ژێر دەسەڵاتی خۆیدا بوو ئەو وەزیر وزەرای لەگەڵی بوون بەس کارتۆن بوون بەس شەپڵە لێدەر و ئیمزاق تەوقیعکەر بوون هیچ دەسەڵاتێکی نەهێشت بوون دووەمیان وەطولی مدەته فی الملک ئەمە 672 ساڵ لەمەوە پێش عالم و ئێمە و مەلای ئێمە وای وتووە ئەوەندە لە درێژەی حکومەکەیدا مایەوە یعنی چەند ساڵی دوور و درێژ ئەم پیاوە هەر سەرۆک بوو هەر سەرۆک بوو هەر سەرۆک بوو وای لێ هاتووتی دیارە من بەشەر نیم من خوام نەعوذ بالله خۆی لێ بوو بەخوا بۆیە
ئەمڕۆ ئێمە لە کوردستانە الحەمدولله دوای ئەو ئازادیەی هەمانە وەڵی سوپاس بۆ خوای گەورە ژیانی بەشێکی زۆری خەڵک لە زۆربەی وڵاتانی دنیا الحەمدولله باشترین لە چاو زۆر خەڵکەوە پاشاین و هەر ئەوەندەی کە بە سەیتەرەیەکە دەڕۆی و ئاسایشەکە لە ماڵە جوان پەروەردەکرابێ بە حرمەتەوە بە کوردی قسە لەگەڵ دەکا بڕواتان هەبێ هەموو دنیاە بۆ ئێمە کە حکمڕانی خۆمان هەیە و ئاڵای کوردستانمان هەیە بەڵام بە زمانێکی شیرین و ڕەخنەگری دڵسۆزانە و برایانە دەڵێم ئێمە سێ عەیبی گەورەمان هەیە سێ عەیب کە هەرێمەکەمان دەخاتە ژێر مەترسی و پرسیارەوە یەکەم ئەویش ئەوەیە تا ئێستا دەستوورمان نییە تا ئێستا ئێمە دەستوورمان نییە بۆیە بەڕێزان جاری وایە تۆ دڵت خۆشە ئێوارەکەی دڵن ناڕەحەتە شەوێ دەڵێ وەڵا کێشەی موچە حەل بوو هیچ کێشەیەک نەماوە بەیانەکەی وەڵا هەڵوەشایەوە وەڵا فڵان کەس حکمڕان بێ وەزعی خەڵک باشە فڵان کەس لەسەر حکم بێ ئەم کابینەیە خراپە ئەمە نابێ وابێ ئەگەر دەستوور هەبێ لە وڵاتە هەر کەسێ لەسەر حکم بێ گرفت نییە چونکە دەستوور وڵات دەبا بەڕێوە تۆ مافەکانت ئەرکل لەسەر شانە و مافت پارێزراوە ئێمە تا ئێستا دەستوورمان نییە عیبەیەکی گەورەیە دووەمیان دادوەرەکانمان بەشی زۆریان کەسی ئازا و ئازادن بەڵام هێشتاش جێگەی داخە دادگاکان لە هەرێمی کوردستاندا هێشتا لە ژێر سەیتەرەی حیزبەکان و مەسوولەکاندان هێشتاش تەداخولی ئیشی دادگاکان دەکرێ و دادوەر سەربەخۆ نییە عیبێکی گەورەیە سێیەم مانەوەی کاربەدەستەکانمان لە حکمدا کە دەستنە سەر حکم لە حیزب بەشی هەرە زۆری حیزبەکان و پاشان لە حکومەت و سەرۆکایەتی هەرێمیشدا کابرا کە بوو بە سەرۆکی حیزب حتا دەمرێ بەری نادا کە بەریشیدا یان بۆ زاوایەکەیەتی یان بۆ کوڕەکەیەتی یان بۆ برا و برازاکەیەتی بەریندانی نییە وەکو ئەو هەموو خەڵکە لەم کوردستانەدا یەک خوێندەواری لێ نەبێ یەک سیاسەت دواداری تێدا نەبێ یەک شارەزای تێدا نەبێ یەک زمانزانی ئەم کوڕانەی ئێمە ئەم گەنجانە تێیاندا نەبێ بەداخەوە عیبەیەکی گەورەیە ئەو ئەوروپایە کە خۆی ناوناوە دیموکراسی کە من هە بڕوان بە دیموکراسی نییە بە حکمی ئەڵڵا نەبێ بە حکمی ئەو ئیسلامە نەبێ ئەگە بە تەنیا بمێنمەوە لەم سەرزەوێدا بە حکمی هیچ مرۆڤێک ڕازی نیم بەس ئیسلام و ئیسلام و ئیسلام حکمی ئەو خوایە دروستی کردم دەبێ هەر ئەو یاسان بۆ دانێ بەڵام کاکە ئەگە بە حکمی ئیسلامیش ڕازینی لاسای ئەوروپا دەکەیەوە لە ئەوروپایی و ئەمریکای دیموکراسیدا سەرۆک کۆمار لە 8 ساڵ زیاتر نامێنێتەوە سەرۆکی حیزب لە 8 ساڵ زیاتر نامێنێتەوە دەیگۆڕن ئەو دەڕواتەوە بۆ مادی بۆ کاری خۆی بۆ ماڵی خۆی چێشکە دێتە سەرۆکاتی با نەبێتە فرعون چونکە ئیبن کەسیر فەرمووی وەطول مدەتیه ئەوەندە لەسەر کورسیەکە مابەوە خۆی لێبوو بەخوا ئەو خۆی لێبوو بە فیر خەڵکی لێبوو بە مێرولا بەداخەوە جاران ئەم مامۆستا بەڕێزانەی ئێمەیان فێر دەکرد دەیانگوت خەریکی زانست بە من المەهد إلى اللحد لە بێشکەوە عیلمت پێویستە تا دەتخەنە گۆڕەکەوە ئێستا زانستخوازەکانمان تەلەبەکانمان دەڵێ لە ڕەوزەوە فێری زانست بە کە زانکۆت تەواو کە کتێبەکانت فڕێدا علم تەواو بوو بەڵام چی هاتۆتە من المەهد إلى اللحد کورسی حکمڕانی ئەڵێ کە لەدایک بووی تۆ شازادە و کوڕی سەرۆکی بابی شدمر تۆ دەبێت سەرۆک بی کە بووشی بە سەرۆک تا دەمری هەر سەرۆکی والله ئەوە عیبەیەکی گەورەیە ئەگە دیموکراسی جوانیە ئەگە ئیسلامی جوانیە ئەی چ ناوێکت هەیە بەڵام ئەوانە لا ببرێن بێ حرمەتیان پێ بکرێن نەخێر کابرا چەند ساڵە سەرۆکی حیزبێکە چەند ساڵە سەرۆک و هەرێمی حکومەتێک و هەرێمێکە ئەبێ ڕێزی لێ بگیرێ لە ماڵی خۆیدا معاشی بۆ ببڕێتەوە ئەزمموی لێوەرگیرێ نابێت جوێنیشی پێ بدرێ لە وڵاتی ئێمەدا حکمڕان کورسەکەی چۆڵ ناکە ئەوەی تریشی لە داخانە ڕۆژ تا ئێوارە جوێن بە زیندوو بە مردوو دەدا بەخوا هەردووشی غەڵەتە نابێت جیلێکی جوێن فرۆشیش دروستکەین ئەوەی کە لە سیاسەتە قاڵ بۆتەوە ڕێزی لێ بگرە ئەزمونەکانی پێشکەشکا بەنەوەکەی نوێە بەو کوڕی کە دێتە پێشەوە بە کوڕی ئەو فەقیرەویش حەقی خۆیەتی ڕۆژە سەرۆکی ئەم وڵاتە بێ بەڵام ئێمە لە یەکێتی ژنانەوە بۆ یەکێتی زانایان ئەوەی بوو بە سەرۆک کورسی چۆڵ ناکە بەداخەوە دخوایەکی وەکو ئەو خاتون هێرگزە کە ئەم مێژوەی بۆ ئێمە پاراستووە حەقوانێ پۆستێکی هەبێت لە حکومەتە بەو نەخوێندەواریە ئەو بیرەتیژە ورد هەموو ڕووداوەکانی بۆ ئێمە جێڕاوەتەوە پێویستیمان بە بەخۆدا چوونەوەیە أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڵێ ئیماندارانی بەڕێز خاتون هێرگز دەڵێ شەوی سێیەمی تۆبزاوا بوو سێ شەو ئەو خەڵکە ئەنفال کراوە لە تۆبزاوە ماونەوە کە ئێستا تۆبزاوە ماوە لە شەوی سێیەمدا دەرگاکە کرایەوە چەند سەربازێکی زۆر ناشیرنی دڵڕەق هاتنە ژوورەوە
دڕیان بە خەڵکەکەدادا بەس لەو قاعەی ئێمەدا زیاتر لە 400 بۆ 500 ژنی تێدا بوو بەبێ منداڵ، ئەوەندە بەسەریەکا کەوت بووین. پاڵیان بە خەڵکەکەوەنا خستیانینا پاڵ یەکترەوە، گۆشەیەکیان هێشتەوە لای دەرگاکەوە، هەموو زیڕەمان کرد لە ترسانە، دەستیان کرد بە وردگرتنی منداڵەکان کە ئێمەیان بردەلاوە. ئەمجا لە گۆشەیەکە کە چۆڵیان کرد لای دەرگاکەوە، منداڵیان لە دایکەکان دەفڕاند، دەستی مناڵەکەیان دەگرت و لە دایکەکەیان دەستان. چاوم لێ بوو دایکێک لە تاوی منداڵە تاقانەکەی دەستێکی بە دەستی دایکەکەیەوە بوو، دەستێکی بە دەستی ئەو جەلادەوە بوو، هەردووچیان ڕایان دەکێشا. منداڵەکە خەریب و هەردوو قۆڵەکانی بێتە دەرەوە، هاواری دەکرد لە بینی هەردووچیاندا. دەستیان کرد بە منداڵ فڕێدان. خاتونێگز دەڵێ وەڵڵاهی دوایی کە هاتینەوە ئێمە پێشتر ئەو مریشک و مەسلەحە و شتانەمان نەبینی بوو، ئێستا لە دوکانی مریشک فرۆشە ئەوە دەبینم. وەڵڵاهی لە هیچ دوکانێکی مریشک فرۆشتنان نەمبینیوە مریشک فرۆشێک ئاوا دوو سێ مریشک بگرێ و فڕیانداتە ئەولاوە. دوو سێ منداڵی بەرمەمکانە و 2 ساڵ و 3 ساڵیان دەگرت بە یەک دەست هەڵی دەگرتن و فڕێدان بە دەرگاکەی دەکێشان، جیان دەکردنەوە. بوو بە چ شیوەن و هاوارێک. مناڵەکان کە ئەویان بینی لە مناری بەرمەمکانەوە تا 12 ساڵمان لەگەڵ بوو، هەموویان جیا دەکردنەوە. هەموو مناڵەکان ڕایان کرد بۆ ژێر کراسە کوردیەکەی دایکیانەوە، هەموو یەک پارچە هاوارمان دەکرد و منداڵ هاواری دەکرد. ئەو دیمەنە هیچ درامایەک و سینەما و تەلەڤیزۆنێک ناتوانێت جارشکە دووبارەی کاتەوە. ئەوە بەس ئەوەی کە بینیوێتی ئەزانێ ئەو شەوە چیان لێ بەسەراتووە. نیوەی شەوە لە خەوا خەبەریان کردوونەوە، ئەڵێ دەستیان کرد بە منداڵ فڕاندن، جیان دەکردنەوە. لەو دیو دەرگاکەشەوەیەکێت چاوەڕێ دەکرد و منداڵەکانی دەبرد. هەموو یەک پارچە هاوارمان دەکرد، خوایە فریامان کەوی، تو خواوا مەکەن، بەڵام ئەوان هیچیان نەدەبیست. ئەڵێ من 5 منداڵی خۆم لابوو، نەجیبە و گوڵەباخی براژنە ئامینەشم، هێرۆی کچیش و برایەکەشم، 8 منداڵم لابوو، 5 خۆم و 3 ئەمانەت کە دایکیان جیاکرابەوە لێمان. وەکو تەشبیه نەبێڵەم مریشکتان بینیوە چۆن خۆی دەدا بەسەر جوچکەکانیە. دەستەکانم ئاوا پان کردبەوە، کەواکەم بڵاو کردبەوە، هەر 8 منداڵەکەم خست بۆ ژێر خۆمەوە لە تاوانە. یەکیان مەمکە خۆرە بوو، خۆشم حامیلە بووم، سرم بەرز کردبەوانە و دەپاڕامەوە تو خوازیان لێبێنن. لە من نزیک بوونەوە ئەو سەربازەی کە لێی دەپاڕامەوە بە هەموو هێزی خۆی بە پۆستاڵە ڕقەکانی شەقێکی لەسەر سنگم هەڵدا. کە شەقەکەی لەسەر سنگمدا بە پشتا کەوتم، چەند چرکەیەک هەناسەم لێ بڕا، دڵم لە لێدان کەوت. دوایی لە تاوی منداڵەکانم دڵم کەوتەوە بوژان و هەستامەوانێ و جوندیەکی تریان چاوم لێڵاوی دەکرد، منداڵەکانیان فڕاند و بردیان. جوندیەکی ترم چاو پێکەوت لە تەنیشتیەوە. لە تاوی منداڵەکانم خۆم بەسەر هەردوو پۆستاڵەکە خست و خێرا پۆستاڵەکانی ماچ دەکرد. تو خوا مناڵەکانم. من بە کوردی لێ دەپاڕامەوە، پۆستاڵەکانیم دەلێسایەوە، لە تاوانە بەسەر قاچیا کەوتە بووم. کەچی ئەو زاڵمە لە چکەکەمی لادا و بە قش خەریب و پرچم دەرێنا، هێندە بەهێز بوو، من لاواز بووم، فڕێی دامە ئەو لاوە. بەس تەنها گریانم بۆ مابەوە، دەنگمان نووسا بوو، ئەوەندە گریا بووین. یەک منداڵیان لەو قاعەیەدا نەهێشت. زانیمان لە هەموو قاعەکانی تری شاوا بوو، یعنی نزیکی 70-80 هەزار ژن و منداڵ لەو تۆپ زاوایە بووە. لە هەموویەوە بوو بە قیامەت، بوو بە گریان، مناڵیش لەو دیەوە هەمووی دەگریا. ئەڵێ بیرم دەکردەوە خوا دەبێ ئەمانە گوێیان نەبێ، ئەم سەربازانە گوێیان دەرهێنرابێ، هیچ دەنگێک نەبیستن، وا مسوورکەیەک بەلەشیاندا نایە. دەنگی ئەو هەموو منداڵە، دەنگی ئەو هەموو دایکە بۆ کۆرپەکانی ئەوانە گوێیان قەپات کرابوو، هیچی نەدەبیست. ئەمگو دەبێ خۆیان منداڵیان نەبێ، شەو کە چوونەوەستە دەستیان بەسەری مناڵەکانیان ناهێنا، ئەم مناڵانی ئێمەیان بیر نەکەوێتەوە. ئەمگو دەبێ ویژدانیان عەزابیان نەدا، ڕۆژە ئەم فیلمە نایەتەوە بەرچاویان. بەڵام نا خەتو نێرگس، نەخێر موسڵمانان، ئەوەی بوو بە جەلات پێشتر ڕەسوول الله صلی الله عليه وسلم وەصفی کردووە لە فەرمودەیەکە کە ئیمامی ترمیزی بە سەنەدێکی حەسەن وەکو شێخ ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ سەنەدەکەی حەسەنە و فەرمودەیە دەفەرمێ لا تنزع الرحمة إلا من شقي. نزع ئەوەیە بە سرنج لە شتێک دەریبێنی، ئەها شێما و جەرعەتێک لە شوێنێکە بە سرنج دەریبێنی. ئەفەرمێ ڕەحم و بەزەی لە دڵی هەموو مرۆڤێکە هەیە، دەردەهێنرێ، دەری دێنن کارێکی وای پێ دەکەن، ڕەحم و بەزەی لە دڵی ئەو مرۆڤەیە نامێنێ. ئاخری یەکسان دەبێ بەچی؟ شەقی، بە بەدبەختترین مرۆڤ. یعنی ئەمانەش ئەم جەلادانە پێشتر فێر کراون،
بەچکەی پشیلەیان لە بژێر دایکەکەی هەڵگرتەوە بە تەنور سووتاندویانە لەبەر چاوی دایکەکەیە، بەچکەی سەگ بەچکەی مەڕیان داخ کردووە، چاوی کەویان پێدەرێناون. ئەمان هەموو بە کتێب هەیە. جەلاد ئاوا فێر دەکرێت، واتە لەسەر ئاژەڵ فێر دەکرێت، دوایی بۆ مرۆڤ وای لێدێ ئەم گوێیە هەر هیچ نابیستێ، فرمێسک نابینێ، ڕەحم و بەزەی هەرچی هەیە لەو دڵە ڕەسوول الله دەفەرمێ نامێنێ. بەڵام ئەو کاتە پلە و پۆستەکانت هیچ دەورێک نابینێ، ئەی قوڕ بە سەریان. وەڵڵاهی ئەم شەو کە وتارانم پاگنووس دەکرد، بیرم لەوە دەکردەوە. ئێستا ئەو جەلادانە زۆریان مردوون، دوای 37 ساڵ ئێستا زۆریان پەککەوتی سەر جێگان بە پیری ماونەوە، نە سەرۆکیان ما، نە حیزبیان ما، نە پلەیان ما، قیامەتی نەبراوە، بەڵام ئەم دۆسیەیان فا لە لای خوا ماوە. جاوەرە تۆ لە دنیادا هیچت پێ نەبڕا، لە قیامەتیش ماڵوێرانی حتا هەتایی نووزەی ئەو منداڵە بێتاوانە لەسەر شانە. بۆیە فەرمووی ئەشەقی، ئەوەی ڕەحم لە دڵی دەرهات ئەوە بەدبەختە. وەیە دەبێت دایمە بەڕێزان دوعا بکەین، دڵین یا ڕەبی خوا ڕەحم و بەزەی لە دڵمان نایاتە دەرەوە. دەبێت دایمە دوعا بکەی خوا دڵم ڕەق نەکەی، کە دڵت ڕەق بوو قەت فرمێسک بە چاوتا نەهات، قەت خەمی کەست نەبوو، هەر بۆ خۆت ژیای بەزەیت بە کەسا نەهاتەوە، یەکسانی ئەشەقی، ئەوە تۆ گەیشتوویە قۆناغی بەدبەختی. چارەنووسی ئەو منداڵانە چیان لێ هات کە لە دایکەکانیان جیاکرانەوە؟ بۆ وتاری داهاتوو لە ئەڵلقەی شەشەمی زنجیرە باسی ئەنفالدا ئینشاءالله لەگەڵ مێژووی نەتەوەکاتاندا لەگەڵماندا بن. یا ڕەبی خوایە ڕەحم و بەزەیی خۆ لە دڵماندا لا نەبێ. یا ڕەبی خوایە بە بەزەییەوە بژین، بەزەییمان بە خۆمان، بە ماڵ و منداڵمان، بە نەتەوە و نیشتیمانمان، بە هەموو مرۆڤایەتی دابێتەوە. یا الله یا الله یا الله، ڕۆژی دوعا قبوڵ بوونە بە حورمەتی هەر کەسێ لەم مزگەوتەیە، بە حرمەتی هەر کەسێ گوێی لە دەنگمانە و دوعای قبوڵە. یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت. یا ڕەبی خوا و کەسانی هانیان بۆ ئەم مزگەوت و ئەم دەستە بەدەستنوێژانە هێناوە، ئەوەی نەخۆشی تریش هەیە و داوای نەکردووە دوعا بۆ هەمووان دەکەین، خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت. یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت. یا الله دڵی دڵبەخەمەکانمان خۆشکەی، ئازادیت پێبەخشیوین، خوایە تووشی ژێر دەستەی نەبینەوە، ئەمن و ئەمان لە دەست نەدەین. یا ڕەبی خوایە ئەم وڵاتەمان بە حوکمی ئیسلام بڕوا بەڕێوە، بە بانگ و سەڵای محەممەد ئاوەدانە. یا ڕەبی خوا ئەم بانگی ئیسلامەتیا بەرقەرار بێ، ئەم مزگەوتانە هەروە ئاوەدان بن. ئەوەی ڕووی کردوتە ماڵی تۆ، یا ڕەبی خوا ماڵی دنیا و قیامەتی ئاوەدانکەی. ئەوەی ئەم ماڵی خوای ئاوەدان کردووە، یا ڕەبی خوا ماڵی دنیا و قیامەتی ئاوەدانکەی. آمين آمين والحمد لله رب العالمين. اللهم اغفر لجميع الموتى المسلمين الذين شهدوا لك بالوحدانية ولنبيك بالرسالة وماتوا على ذلك. اللهم اجعل بلادنا كردستان وسائر بلاد المسلمين والعالم جميعا رخاء سخاء آمنا مطمئنا وعامرا بالإيمان برحمتك يا أرحم الراحمين. آمين آمين والحمد لله رب العالمين.